بەڵێ ئەمڕۆ یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کۆبوونەوەیەکیان ئەنجامدا لە کۆبوونەوەکەی خۆیاندا دوای وردەکاری و هەروەها و پرسە گرنگانەی کە باسییان کرد بەلاغێکیان بڵاو کردەوە و پێوەست بوو بەم ڕووداوانەی کە لەم دوایانە هەم لە کەرکووک ڕوویداوە هەم ئەو بابەتەی کە لە بەغداوە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت. یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان دەڵێت بەهەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی و نەتەوەی و ئاینی بەرامبەر بەو بابەتە نیشتیمانی و نەتەوەیانی کە لە هەرێمی کوردستان هەیە پێویستە کە منبەرەکان بەکار بهێنرێن بۆ ئاراستەکردنی هاوڵاتیان باراستێکی نیشتیمانیانە و هەروەها بەرپرسیارەتی بەرامبەر بۆ پرسە گرنگانەی کە لە کۆمەڵگە هەیە هاوکات ڕۆڵ و خزمەتی زانایانی ئاینی لەو بوارەدا دەخاتە ڕوو. ئێمە وردەکاری زیاتر سەبارەت بە کۆبوونەوەکە هەروەها ئەو گرنگی ئەو ڕاگەندراوەیەکەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان زیاتر لە سەری قسە دەکەین. میوانەکەمان بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مەلاوەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر بێ. دکتۆر شەوباش بەخێر بێ بۆ کوردستان 24 ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان هەبوو لە کۆبوونەوە بەلاغێکی پێنجخاڵیتان بەڵاو کردەوە. مەبەستان لە بڵاوکردنەوەی ئەم بەلاغە پێنجخاڵیە چی بوو؟ دەتانویست چ مەسجێک چ ئارمانجێک بەدەست بخەن؟ بەناوی خی گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ کوردستان 24. بەحقیقەت ئیمڕۆ یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کۆبوونەوەی وەرزی خۆی ئەنجامدا بە ئامادەبوونی ئەندامانی مەکتەبی تەنفیزی و ئەندامانی سەرکردایەتی و سەرجەم بەرپرسی لەخەکان لەسەر تاسەری هەرێمی کوردستان بۆ تاوتوێکردنی بارودۆخی ئاینی ڕەوەشی ئاینی هەرێمی کوردستان لەلایەک و مەسەلە نەتەوەیەکانیش لە دیوێژی تر. ئێمە تەرکیزمان لەسەر کۆمەڵێک بابەت کردەوە لەم کۆبوونەوەیە بە تایبەتی لە بواری ئاینیەوە ئێمە بنەمای ئەساسیمان لە بڵاوکردنەوەی وشیاری ئاینی دژایەتیکردنی بیری تونڕەوی و پشتیوانیکردنی ئەو پێکەوە ژیانەیە کە بە درێژایی مێژوو مەلای کورد ڕۆلێکی کاریگەری هەبووە لە بایەخدان بە پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی لە هەرێمی کوردستان. بۆیە ماوە هەست دەکەین بەهۆی بربڵاوی تۆرە کۆمەڵایەتیەکان جاری وهەیە بیری نامۆ فکری نامۆ کاریگەری لەسەر کۆمەڵێک لە گەنجەکانی ئێمە ئەبێ ڕنگدانەوەی لە تۆڕ و کۆمەڵایەتیەکان هەست پێ ئەکرێ کا پێمان وایە ئەوەش ئەبیتە هۆکارێک بۆ ئەوەی بیری تونڕەوی لە هەرێمی کوردستان بڵاو بیتەوە. بۆیە ئێمە تاکید لەوەمان کردەوە کە مامۆستایانی ئاینی بە بەردەوامی لەسەر ڕێڕەوی بەردەوامی مەلای کورد بن لە ڕابردوو چۆن مەلای کورد هەوڵی داوە لە بناغەیەکی فکری تەندروست گەشە بە بیر و بۆچوونی گەنج و لاوەکانمان بدا پارێزگاریان لێ بکە لە بیری تونڕەوی و بایەخ بە پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی بدا بەوەی کەوا بتوانین ڕوبەڕووی هەموو بیرێکی نامۆ بینەوە کە لەولاو بە مەبەست و بەبێ مەبەست ڕوو لە هەرێمی کوردستانەکە. بۆیە ئێمە تاکید لەوە ئەکەینەوە کە پێویستە لە هەرێمی کوردستان وەکو وڵاتانی دەوروبەر مەزهەبی ڕسمی فقهی و فکری هەبێ کە مەلای کورد بە درێژایی مێژوو پەیڕەوی مەزهەبی ئیمامی شافعی کردووە بە پێویستی ئەزانی لە قۆناغی ئێستای هەرێمی کوردستان داکۆچی لەوە ئەکەینەوە کە ئێمە لە بواری فقهی و فکری لەسەر مەنهەجی ئیمامی شافعی پەیڕەو بکەین. لە بوارە نەتەوەیەکەش ئەم بارودۆخەی کەوا بەم دوایە لە هەرێمی کوردستان دروست بوو بە تایبەتی مەسەلەی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و هەروەها ئەو بارودۆخە داراییە کە لەگەڵ عێراق دروست بووە تاکیدمان کردەوە کە ئێمە مەلای کورد هەمیشە و لە ڕابردوو لە داهاتووشدا هەوڵ ئەدا پرسە نەتەوەیەکان تێکەڵاوی پرسە ئاینیەکان بکەن. بۆیە ئەو بانگەشانەی کە پێشتر لە دەستگایەکانی ڕاگەیاندن گوێبیستیەوە ئەبووین کەەوە حکوومەتی عێراقدا کۆچی لەوە ئەکا کە پێویستە ڕێککەوتن بکرێ پێویستە نەفت تەسلیمی حکوومەتی عێراق بکرێ بۆ ئەوەی کێشەکانی هاوڵاتیان بە تایبەتی کێشەی موچە و ژیانی خەڵکی کێشە و گرفتی تێنەمینی. بەڵام کەچی ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو چەندین جار شاندی دانووسانکاری هەرێمی کوردستان چووە بەغدا ڕێککەوتن کرا ئیمزا کرا هەموو ئەو داواکاریانی کەەوە حکوومەتی عێراق هەیبوو هەموو جێبەجێکرا بەڵام بەداخەوە ئەو سیاسەتەی کەەوە حکوومەتی عێراق بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەیڕەوەکە مای نیگەرانی هەموو لایەکمانە. باشە بۆ ئەم بابەتە موچە و قوتی خەڵک تێکەڵاوی پرسە سیاسەکان بکرێ. ئەو هەڵوێستەی حکوومەتی عێراقی ئێستا ڕابردوومان بەبیردێنیتەوە کە حکوومەتی یەک لە دوایەکەکانی عێراق بە شێوەیەکی زۆر نادات پەروەرانە هەڵسوکەوتیان لەگەڵ کورد کردووە بەردەوام هەوڵیان داوە زوڵم و ستەم لەگەڵ هاوڵاتی کورد بکەن. ئەوەی ئێستا ئەو گوزەرەی لە عێراق
عێراقدا بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سیاسەتی برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. فەرمانبەرانی هەرێمی کوردستان حەقی خۆیتیان داوای موچەوقوت و ژیانی خۆیان بکەن، بەڵام نابێ حکوومەتی عێراقیش ئەم بابەتانە تێکەڵ بە ململانەی سیاسی بکە کە چێشە و گرفتێکی سیاسی لەگەڵ لە بۆ هەر مەبەستێک چێشە و گرفتێکی سیاسی هەبێ بیاوێ زیان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەینێ. بۆیە ئێمە وەکو یەکێتی زانایان داوامان لەسەر دەم حیزبولایەنە سیاسیەکان کردووە کە بە یەکدەنجی و یەک هەڵوێستی خۆیان پتەوتر بکەن و ڕوبەڕووی هەموو پیلانەکانی بەغدا ببنەوە بۆ ئەوەی بتوانین داکۆچی لە مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت. ئەمە لە دیوەک لە دیوێکی تر ئەرچی ناوەندە ئاینیەکانی عێراقا بە تایبەتی سونە و شیعە لەسەر ئەو زوڵمە ستەم دەنجیان بێت گوێمان لە دەنجیوان بێ باشە ئەوان قبولەکەن ئەو زوڵم ستەمە بەرامبەر بە فەرمانبەرێکی سونەیان فەرمانبەرێکی شیعە لە عێراقا بکرێ. باشە ئێمە ئێستا گوتمان بە پێی دەستور ئێمە لەگەڵ عێراقا ئەژین و هەموو ئەو داواکاریانێک کە عێراق گوتیتی هەموومان جێبەجێ کردووە مافەکانمان وردە وردە پێشێلەکرێ. بەڵێ فەرموو. باشە دکتۆر عەبدوڵڵا، یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەم چوارچێوەیەدا کە ئێستا بەڕێزت ئاماژەت پێکرەوە خاڵانەی لە کۆبوونەوەکەشدا خستوتانەتە ڕوو، چۆن دەتوانێت ڕۆڵ بگێڕێت، چۆن دەتوانێت ئەم ئاشتەواییە نیشتیمانیە ئەم بەرپرسیارەتە نەتەوەییە لە کوردستاندا بەرفراوانتر بکات و ئەو لایەنە سلبیانە نەهێڵێت کە ئێستا لە هەندێک شوێنەوە دەبینین و دەبیستین؟ بەتاکید ئێمە لە ڕێی مامۆستایانی ئاینی داکۆچی لەوە ئەکەینەوە کە لە وتارەکانی هەینی لە کۆڕ و کۆبوونەوە لە دیدارەکانیان لەگەڵ هاوڵاتیان تاکید لە تەبایی و برایەتی بکەنەوە. دەنجی پەیامی مزگەوت هەموو کاتێک پەیامێک بووە کاریگەر بووە لە ڕووی بەهێزکردنی هەستی نەتەوایەتی لە دیوێکی تر لە بایەغدان بە پێکەوەژیان و یەکتر قبولکردن و هەروەها پرسەنەتەوەیەکان زیاتر بورژێندرێ بۆ ئەوەی هەموو تاچی کورد هەست بەوە بکات کەوا لە چێە زوڵمی لێ ئەکات و چێە غەدری لێکە. ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەو پەیوەندیانەی خۆمان کە هەیتمان لەگەڵ دام و دەستگا ئاینەکانی عێراق ئێمە ئێستا لە پەیوەندی بەردەوام داینە لەگەڵیان لە گفتوگۆ داینە بۆ ئەوەی ببن بە خاوەن هەڵوێستێک بۆ ئەوە هەڵوێستێک پێشان بدەن. لەسەر بارودۆخی کەرکووک پەیوەندیمان پێوەکردن کە ئەو برایەتی و تەبایی لە کەرکووک هەیە بە درێژایی مێژوو تەبایی لە نێوان پێکاتەکانی کەرکووک هەیە پێویستە ئەوان هاوکار بن بۆ ئەوەی بارودۆخەکە نەبیتە کێشەیەکی تایفی یان ململانەیەکی نەتەوەی خوانەخواستە لە بینی کورد و عەرەب یان بڵێن وەڵا سونەوە یا شیعە کێشەی هەیە لەگەڵ کورد. لەسەر بارودۆخی گشتی ئەو بارودۆخەی کە موچە و قوتی خەڵکیشە ئێمە پەیوەندەکانی خۆمان لە بەردەوام لە پەیوەندی داینە. وەڵامیان چی بووە دکتۆر؟ ئەو ماوەی ئەو دو سێ ڕۆژێ ڕابردوو لەگەڵ دام و دەستگای ئاینەکان ئەوانیش وەڵامیان تەنهاوە بۆ دەڵێن دیراسە ئەکەین بە دوواداچوونەکەین لێکۆڵینەوە ئەکەین هەوڵ ئەدەین بگەین بە سێغەیەکی دیاریکراو. ئەوانیش دەڵێن ئێمەش لەگەڵ ئەوەی دانینەکەەوە غەدر لە هاوڵاتی کورد بکرێ غەدر لە فەرمانبەری کورد بکرێ. بەڵام ڕوئیاکەیان لە پێشچاو دیار نییە. دکتۆر ئەگەر مەجاڵم بدەیت ئەمە بە ڕۆژی ڕۆناک ناحەقی لە کورد دەکرێتن ستەم لە کورد دەکرێتن کە بربەست لە ئەمبەر شایستەدارەیەکان قوتی خەڵکی هەرێمی کوردستانە. یعنی ئەمە پێویستی بە دیراسەکردنە ئەم بابەتە؟ ناکرێ ئێمە ئەوەی لە بەرچاو لێیاد بکەین کە لەوانەیە هەندێک جار بارودۆخی سیاسی کاریگەری لەسەر تەوەجوهات و یان بۆچوونی دام و دەستگای ئاینەکانی عێراق هەبێت یان لەوانەیە مەسەلەن کەسانێک کە نێزیک بن لەو سیاسەتێک کە لە عێراق پێڕەوەکرێ ئەوان ئەو دام و دەستگایانە بەڕێوە بن. بۆیە گرینگە ئێمە لەگەڵیان لە گفتوگۆ بین بۆ ئەوەی بیانگەی نەقنەعەتێکی تەواو. هەتا من ئەو پەیوەندیانەی کە کردووە پێم گوتون و گوتم دەتوانن ڕاستەوخۆ بێن سەردانی هەرێم کوردستان بکەن واقعەکەی بە چاوی خۆ بینن کە فەرمانبەر لە عێراق خەریکە موچەیمانجی وەربگرێ بەڵام لە کوردستان تا ئێستا موچەیمانجی هەفتی وەرنەگرتووە. هۆکارەکەشی ئەوەیە ئێمە ئەو داواکارێنە کە عێراق هەبووین هەمومان جێبەجێ کردووە بەڵام عێراق پابەندی ئەو التیزامە نەبووە کە لە بەرامبەر هەرێمی کوردستان هەیبوو بێ. ئەومان پێڕاگەیاندون ئەو دەنگدانەی کە ئەندا پەرلەمانانی کوردنجیان بە بودجەی عێراقدا لە پێناوی ئەوەی کەەوە ماف و التیزاماتی خۆیان حقوق و مافەکانی خۆیان ئەرک و مافەکانی خۆیان دەستەبەر بکەن. ئێمە هەست ناکەین مافمان بەپێی ئەو یاسایە پێڕەو کرابێ. بۆیە ئێمە دەبی بەردەوام لە جموزۆڵ دابین لە گفتوگۆ دابین لەگەڵیان بۆی بتوانین کاریگەریەک دروست بکرێت. باشە دکتۆر ئاماژەتان بەوە کردووە لە ڕاگەنراوەکەدا کە ئەم دۆخەی کە ئێستا هەیە پەرتەوازایی و لێکترازان و ناکۆکی و
ململانەی فکری و مەسەبی کەشی ئارامی دینداری دەشێوێنێت نابێت ڕێگە بدرێت ئەم کەشە لە هەرێمی کوردستان زاڵ بێت. ئایا ئێستا و مەترسیە هەیە گەیشتۆتە ئەو ڕادەیە؟ نا بەڵێ بەتاکی دێ من کە بۆکو پێش ئێستا باسم کرد ینی بە بەردەوامی هەستەکەی لە تۆرە کۆمەڵایەتیەکان خەڵکێک کە بیری نامۆ لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە ئەکات گەنجێک لە یوتیوبێک شتێک ئەبینی لە گرتەیەکی ڤیددیۆی شتێک ئەبینی هەوڵ ئەدا ئەو دەنگە تەرجمەش زمانی کوردی بکە یان پۆستێکی لەسەرەکە ئەوە بەکارهێنانی دین بەبێ زانیاری بیان بەبێ معلومات لەوانەیە خودی کەسەکە بیتە هۆکارێک بۆ ئەوی بیری تووڕەوی دروست بێ و دەبیتە هۆکارێک بۆ ئەوی پەرتەوازایی دروست بێ بێڕێزی بەرامبەر بەزانایان بکرێ بۆیە ئێمە لەو ڕوانگەیەوە تاکید لەوە ئەکەینەوەکەوە پێویستە هاوڵاتیانمان چۆن لە ڕابردوو مەلای کورد لەسەر مەزهەبی ئیمامی شافعی بەردەوام بووە لە ئایندەشە سەری بەردەوام بێ گوێ بە هیچ بیرێکی ناموو نەدەین. ئێستا ئەگەر بێت ئێمە تەماشای وڵاتانی دەوروبەری خۆمان بکەین ئەگەر بەنمونەیان وەرگرین لە ئیران تەنها فکرەی تەشەیوع تەنها مەزهەبی تەشەیوع نەبێ هیچی تر قبول نییە لە شوێنێکی وەکو تورکیا مەسەلەن لە تورکیای تورک مەزهەبی حەنەفی قبولە لە تورکیای کورد مەزهەبی شافعی لە ئۆردن مەزهەبی شافعی پەیڕەوەکرێ بۆ ئەوەی بواری فکری هاوڵاتیانی خۆیان پارێزگاری لێ بکەن لە بواری فقی پەرتەوازە نەبێت نەک دوو بۆچوونی فقی لەسەر یەک بابەت دش بە یەکتر هەبێ بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە وەکو ڕێگەگرتن لەو مەترسیانێکەوە هەستی پێەکەین درچی پێەکەین چونکە ئێمە پێمان وایە ئەگەر لە بواری فقی و لە بواری فکری نتوانین تاچی کورد کۆنتڕۆل بکرێت لە بواری ئاینیەوە لەوانەیە زیانێکی گەورەمان پێ بگەینێت. باشە دکتۆر باسی ئەوەت کرد کە دەبێت مەلای ئێمە لەسەر ڕێژکەی مەلای ڕابردوو کە دین و نەتەوە دووشتی وابەستەی یەکەن لە شریعەتە لە دیناش لە فقاش وابزانم باسی ئەوە کرای ئەگەر هەڵام بۆ ڕاستکەیەوە کە دین و نیشتیمان و نەتەوە دوو شتی وابەستە یەکن پێکەوەن. ئێستا سیاسەکان باسەوە دەکرێتن کە دەنگێک هەیە هەوڵێک هەیە لە عێراق کە هەوڵی لاوازکردنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان دەدرێتن. ئێوە چۆن مامۆسایانی ئاینی ڕێنوێنی دەکەن بۆ ئەوەی بتوانن کە خەڵکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادار بکرێنەوە لەو هەوڵانە هەوڵ نەدرێن کە خەڵکێک سواری شەپۆڵێکی نەڕازایی بێتن بۆ مەبەستێک و ئارمانجێکی تایبەت؟ بەڵێ بەتەکید ئەگەر خاک و وڵات و نیشتیمان نەبوو ناتوانانی ئاینەکەی خۆشت بکەیت بۆیە ئێمە پێمان وایە بیری نەتەوەی و بیری ئاینی دووشتن بە هیچ شێوەیەک لێک زیان ناکرێنەوە هەر مەحاولەیەک و هەر هەنگاوێک بۆ جیاکردنەوەی بیری نەتەوەی و بیری ئاینی لێک جیاکردنەوەیان ئێمە دژی ئەوەستینەوە. هاوڵاتیانمان بە درێژایی مێژوو ئەو واقعیان لە بەرچاوە ئەو ڕۆژانێکەوە دوژمنانی کوردخاچی کوردستانیان داژی کردبوو زوڵم و ستەمیان لە کورد دەکرد کورد نەیدەتوانی بە ئازادانە مەراسیمە ئاینەکانی خۆشی جێبەجێ بکە بۆیە هەر هەوڵێک ببیتە هۆکارێک بۆ ئەوەی زیان بە نەتەوەکەمان بگەینی لە بواری ئاینی و ڕوبەڕووبوونەوەی پێویستە بینیمان دوای ئەنجامدانی ڕفراندۆم لە 2017 کە دوژمنانی کوردستان هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان مامۆستایانی ئاینی لە میبەری مزگەوتەکان چۆن بەرگریان لە خاشی هەرێمی کوردستانە کرد و گەنج و لاوی کوردیان هانەدا بۆ ئەوی بەرگری بکە هەر دوێنێ و پێر بوو داعش هەوڵیدا نێزیک بیتەوە لە خاچی هەرێمی کوردستان مامۆستایانی ئاینی هەڵگیری ئەو بیرێنەتەوەیە بوون بەشێک چەشیان دەستگەیاندێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو بیری تونڕەوییان داعش ببنەوە بۆیە ئێمە وەکو مەلای کورد بە بەردەوام پژگیری لە هەڵوێستە نەتەوەیەکانەکەین و ئامادەین بەرگری لە خاچی پیرۆزی کوردستانیش بکەین چونکە ئەرکێکی ئاینی و نەتەوەیە بەرگریکردن لە خاک و وڵات و نیشتیمان کەسێکیش لە پێناوی قوربانیدان لە پێناوی خاک و وڵات و نیشتیمان گیانی خۆی بەخشێ بە قسەی پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ بە شەهید ئەژمارەکرێ بۆیە بەرگریکردن لە خاک و نیشتیمان و وڵات و نیشتیمان هیچی کەمتر نییە لە بەرگریکردن لە دین ئەو دوانە هەردوو شتیان شتی تێکەڵاوی یەکترن و تەواوکەری یەکترن. دەست خۆش دکتۆر. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مەلاوەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان. هەر بژی دکتۆر سپاس ji bo